بەخێرهاتنی هەمولایەکتان دەکەین کە ئەوڕۆ لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بژانەوە هەرچەندی ینی عەولەمە و تەکنۆلۆژیا بەپێشکەوی فێزانەکان لافاوەکان زەرورجیانیان گەورەتر دەبێت. دوای ئەوەی پارساڵ لە وەرزی زستان کە دەستپێکی زستان بوو لە سیوێکی دا ئەو بارانە بەخوڕی کە لە هەولێر هات بووە هۆکاری لافاو دروست بوون بە تایبەتی لە زورگەکانی تارین کە بەرەو شاری زێڕین و شاری منارە و بڵێن شاری کۆری و ئەوانە دێتن هۆکارەکە بووە زیان بە خەڵک گەیاندن بۆیە دوای ئەوەی لافاوی دووەم کە لە هەفتەی 12 هات ئەوی تریانیش لە 13 سێزار لافاو لێداین ئەوە بۆ بڕیاردرا بە یەک دەنگ لەلایەن ئیدارەی هەولێر کە کۆنفرانسێک ببەستێت دەربارەی چۆنیەتی بەرەنگاربوونەوەی وەرزی زستان و لافاو و هەم چارەسەرکردنی کێشەکانی کە بربەست بووینە لە بۆ دروستبوونی لافاو بە تایبەتی ئەو ڕێڕەوە سروشتیانەی کە هەبوو لەو سنوورەی کە ڕێڕەوەکان پێویستیان بۆ مەسەلەن ئیعادەی ڕێکردنەوەی بکرێ و خاوێنکردنەوەی بۆ بکرێتن و ئەو بربەستانەی ئەگە وەکو بینابی یاخود وەکو هەر بربەستێکی تربی کە دروستکرابی لا ببردرێ ئەوانە هەموو بووە نقاتێک و لیژنەی عولیا پێک هات لەسەری کە بە سەرپەرشتی جەنابی پارێزگار و جەنابی وەزیری شارەوانی کە ڕاستەوخۆ سەرپەرشتیان کرد و لە بۆ ئەوەی چۆنێتی چارەسەرکردن و لابردنی ئەو بربەستانە. 5.3 میلیمەتر لە یەک ڕۆژە بەڵام لە دارەت و پشتەپەر هەفتەی 12 57.6 هەولێر حساب کراوە کۆمەڵێک ئەندازیار و جیۆلۆجی و ستاف و شوف باڵێن بە هەمان شێوە گرجوتیار کە ئەگەر سەیری بکەین گرجوتیاریش کۆمەڵێک شاری وەبەرهێنان کە نزیک ئەو ستریمانان یان کەوتونەتە سەری و گۆڕانی کەشوها کلایمەت چێنج ئێمە ناوچەکەمان عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستان کاریگەری لەسەری داناوە یەکێک لە کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا لافاوە هەروەکو بەڕێستان دەزانن لە ساڵی ڕابردوو لە ساڵی 2021 دوو لافاو لە شاری هەولێریدا ئەو لافاوە کاریگەری زۆر زیانی زۆریشی بەدوا هاتەوە ئێمە هەر لەو کاتەوە هەستین بە ئامادەکاری و لۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو لافاوە یەکێک لەو هەنگاوانەی کە ناومان ئامادەکردنی ئەو کۆنفرانسەیە لەو کۆنفرانسەیە چەندین مامۆستای جامیعەمان داوەت کردیە پرزنتەرەکان و مۆدەرەیتەرەکان مامۆستای جامیعەنە زۆر بەوردی کۆنفرانسەکە کۆنفرانسێکی فەنیە ماوەی زیاتر لە 5 مانگە خەریکی ئەو کۆنفرانسەنە دائیرە بە دائیرە لەگەڵ هەموو دەوائیرەکان دانیشتنی زۆر کرایە لەوەی بزانێت چ بە باش بکرێت حلولەکان چنە دڵنیابە لە دوای ئەوەی کە کۆنفرانسەکەش تەواو دەبی تەوسیات دەبی تەوسیاتەکان چنە بەرز دەکرێنەوە لە بۆ سەری خۆمان لە بۆ ئەنجومەنی وەزیران ئەوانە هەموو دەبتە تەوسیات ئەو کاتەش زۆر بەوردی ئیشی لەسەر دەکرێتەوە. شارەوانی گەشت و گوزار کاک ساسان عەلی بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان